هەڵمەتێکی دیکەی ڕژێمی ئیسلامی ئێران دژی حیزبە ڕۆژهەڵاتیەکان دەستی پێکردووە. شۆڕژگەڕە هاونیشتمانیەکانی ڕۆژهەڵات کە 30 ساڵە میوانی باشوورن دەردەکرێن. دوجار و لەژێر گوشاری ئێرانیەکاندا و با ڕابەرایەتی حکوومەتی عێراق و گوشار خستنە سەر هێزە کوردیەکان، پارتە ئۆپۆزیسیۆن و میوانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ماوەی زیاتر لە 30 ساڵە میوانن دەردەکرێن و دەخرێنە ژێر گوشارەوە. بەپێی زانیاریەکانی تیوار لە دوایین کۆبوونەوەی ئەمنی نێوان وەزارەتی ئیطلاعات و دەستگای ئاسایشی نیشتمانی عێراقی لە تاران بڕیار دراوە گوشاری زیاتر لە حکوومەتی هەرێم بکرێت تاکو ناچار بێت بە دەرکردن یاخود کۆکردنەوەی کۆمەڵە و دیموکرات لە نێو چەندین کەمپی تازە دروستکراودا. لە کۆبوونەوەکەی تاراندا ئێرانیەکان بە قاسم عەرەجیان گوتووە ئەوان بە هەبوون و مانەوەی هێزەکانی کۆمەڵە و دیموکرات و پاک ڕازی نین و دەبێت بخرێنە ژێر چاودێری ناچاری و زۆرەملەی حکوومەتی عێراقی و چاودێری وردی وەزارەتی ناوخۆوە. هەرچەندە لە هەڵمەتی یەکەمی گوشارەکانی ئێراندا بنکە و بارەگاکانی کۆمەڵە و دیموکرات و پاک داخرابوون و خرابوونە ژێر چاودێری ئاسایشی کوردستانەوە. بەڵام ئێرانیەکان هێشتا ئەمەشیان قبول نییە و کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق و گوشارەکانی سەر حکوومەتی هەرێمیان بە فرسەت زانیوە. بۆیە ئەوەیان کردوتە پێشمەرجی دانوستانەکان و ئاساییکردنەوەی پەیوەندی و لابردنی فشارەکانی سەر حکوومەتی هەرێم. لە نوێترین هەنگاویدا وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراق و دەستگای ئاسایشی نیشتمانی بڕی زیاتر لە 15 میلیارد دیناریان داناوە وەکو بودجەیەک بۆ دروستکردنی 3 کەمپی گەورە لە شارەکانی سلێمانی و هەولێر بۆ پێشمەرگە و کادیر و لایەنگرانی هێزە بەرهەڵستکارەکانی ڕژێمی ئێران. ئێرانیەکان تەنها داوای چۆڵکردنی بنکە و بارەگاکانی پارتەکانی کۆمەڵە و دیموکراتیان نەکردووە، بەڵکو داوایان کردووە کە لە نێو کەمپە نوێیەکەشیاندا چاودێری وردی ئەمنی بخرێتە سەریان و داخڵبوون و هاتن و چوونیان لەژێر چاودێریەکی وردی ئەمنی دابێت. ئێرانیەکان بە دیاریکراوی ماوەی ساڵێک و دوای شۆڕشی ژینا ئەمینی بە مەبەستی کۆتایی هێنان بە بوونی پێشمەرگە و سەرکردە و لایەنگرانی پارتەکانی کۆمەڵە و دیموکرات و هەروەها کەمکردنەوەی مەترسیەکانیان و بە هاوکاری و دەستپێشخەری دۆست و نزیک و هاوکارەکانیان لە کوردستان و عێراقدا گوشاری تەواویان بۆ ئەو هێزانە هێناوە و تەنانەت کارگەیشتە ئەوەی کە لە شاری سلێمانی و لەسەر داوای ئێران کۆڕێکی ئەدەبی کە بۆ عەبدوڵڵای حەسەنزادە ڕێکخرابوو هەڵبوەشێنرێتەوە. پارتە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵات بە هەنگاوەکانی ئێران و ئیطلاعات و دۆستەکانیان لە نێوخۆدا تەواو تووڕە و نیگەران و بەپێی زانیاریەکانی تیوار ڕازی نین بچنە نێو کەمپە پێشنیارکراوەکان و دەڵێن ئەمە دوایین هەنگاوی چەککردن و بێئەرزشکردنیانە و قبوڵی ناکەین چی دیکە ڕژێمی ئێران ئەوەی بیەوێت بە هاوکاری دۆستەکانی بۆی بچێتە سەر. لە ئێستاشەوە چەند بازرگانێکی دەوری بەرپرسەکان خۆیان بۆ شوێن و پێگە و بارەگاکانی ئەو حیزبانە ئامادە کردو و بەنیازن وەکو شوێنی بازرگانی دوای چۆڵکردنیان لەلایەن حیزبەکانەوە وەری بگرن. لەگەڵەوەی ئەو شوێنانە ماوەی زیاتر لە 30 ساڵە بە چاودێری و ئاگایی نەتەوە یەکگرتوەکان دراوە بە ئەوان. هێشتا لەسەر ئەو گوشارانەی ئێران و دۆستەکانی لە حیزبە ڕۆژهەڵاتیەکان دەیکەن هەڵوێست و کاردانەوەی نەتەوە یەکگرتوەکان و قۆنسوڵخانە و نێردە نێودەوڵەتی و ئەوروپی و ئەمریکیەکان نازانرێت کە بەنیازن کۆتایی بەم خەبات و خوێن و قوربانیدانی ئەو حیزبانە بهێنن کە 40 ساڵە دژی ڕژێمی دیکتاتۆری ئیسلامی ئێران لە پێناویدا دەجەنگن.